گرتنەوەی بەنداوی داریان لە کوردستانی ڕۆژهەڵات جارێکتر ماترسی گەورەی لەسەر ئاوی زێی سیروان دروست کرد. کۆماری ئیسلامی ئێران با گرتنەوەی ئەو ئاوە جیاواز لەوەی چەند گەورە شارێکی کوردستانی باشوور ڕوبەڕووی بێئاوی و بە بیابان بوو نەکاتەوە، بە پێی زانیاریەکانیش هیچ ڕاوێژێکی لەگەڵ حکوومەتی عێراقدا نەکردووە بۆ دروستکردنی ئەو بەنداوانە. ئیدارەی پارێزگای هەڵەبجەش لە سەرەتایی ئەم کێشەوە مەترسیەکانی بە حکوومەتی هەرێم و عێراق و کۆماری ئیسلامی ئێران گەیاندووە. پەرلەمانی کوردستان و هەروەها ئەنجومەنی پارێزگای سلێمانی و وەزارەتی کشت و کاڵ سەرچاوەکانی ئاو لەگەڵ وەزارەتی خارجی عێراق، قونسڵی ئێران لە ڕێی وەزارەتی کشت و کاڵ و وەزیری کشت و کاڵ و کۆماری ئیسلامی ئێران بە تایبەتی جێگری سەرۆک کۆمار پەرلەمانی عێراق بەدەم ئەم خەمەوە وەزارەتی کشت و کاڵ نسبەیەک هاتوۆتە پێشەوە، قسەی لەگەڵ ئەو شوێنە پەیوەندیدارانە کردووە. لە ڕاستیە لایەنەکانی کە هیچیان تاوەکو ئێستا ئەو خەمخۆریە نەبوون کە ئێمە با بڵین بتوانین بینای لەسەر بکەین بۆ ئایندە کە بڵین ئەم پرۆژە لە حاڵاتی خەتەرەوە دەربازە بێت یاخود با بڵین ئەوەندە ئەهمیەتیان لایە کە بێنە پێشەوە و کێشەکە چارەسەر بکەن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش پێی وایە مەترسیەکە زۆر گەورەیە، پێویستە حکوومەتی هەرێمیش بەپەلە کار لەسەر ئەم پرسەیە بکات. بەداخەوە من هەز دەکەم هەنگاوەکان زۆر سستە، ئیشەکەی ئەوان زۆر بە خێرایی ئەڕوا لە دیوی ئێرانەوە، لەم دیوە زۆر سستە. بۆیە ئێمە کە ئێستا کێشەکە گەیشتۆتە، یعنی بابەتەکە گەیشتۆتە قۆناغی کۆتایی، هەز بە مەترسیەکە ئەکەین، چونکە پێشینان وتویانە ئاوەدانی تۆ کە ئاوت نەما لەو مەنتیقەیە، منطقەی سیروان و هەڵەبجە و کەلار و تاکو سەدی حەمرین بێ ئاو دەبێ، کە ئاو نەما ژیانی تێدا نامینێ، هەتا باڵندە و ئەمانەش لە منطقەیە نامینە، کشت و کاڵ ناکرێ. بۆیە هیوادارم حکوومەتی هەرێم بەگەرم و گوڵتر لە ڕێگەی ئەندامەکەی خۆی لە ناو لیژنەکەی عێراقا کاری لەسەر بکە. کورسات نیوز ئەگەر چی ویستی لێدوانی فەرمی قونسڵگەری کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی لەسەر ئەم پرسەیە وەربگرێت، بەڵام بە وتەی خۆیان زۆر لەسەر ئەم پرسەیە ئاگادار نین، ئامادە نەبوون لێدوان بدەن. گرتنەوەی ئاوی زێی سیروان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە هۆکارە بێت بۆ دروستبوونی مەترسی کەمبوونەوەی ئاوی بەنداوی دەربەنیخان، بەمەش توانای بەرهەمێنانی کارەبا لەو بەنداوەدا کەمە بێتەوە. هاوکات کوشت و کاڵکردن و پرۆژە ستراتیژیەکانی دەستەبەرکردنی ئاوی خواردنەوەکان لە سەرزەی سیروان ڕوبەڕووی گەورەترین مەترسیە بنەوە. بۆیە پێویستە حکوومەتی هەرێم و عێراق بەپەلە کار بۆ ئەم مەترسیە گەورەیە و وشکبوونی زێی سیروان بکەن. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.